دووبارە سڵاوتان لەبێت. ئێساش دەچمە لای کەسایەتێکی تری بەشدار لە پانێڵەکەی ئەمڕۆ دکتۆر هەڤاڵ ئەحمەد بەڕێوەبەری فەرمانگەی گۆڕانی کەشوهەوا. دکتۆر سڵاوت لەبێت. دکتۆر پلان و بەرنامە پرۆژەی ئێوە چییە بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا؟ زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. بەڕاستی ئەمە وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی فەرمانگەی گۆڕانی کەشوهەوا دوو نەهجە سەرەکیمان هەیە بۆ ڕووبەڕوونەوەی گۆڕانی کەشوهەوا. یەک با بڵێین خۆگونجاندنە لەگەڵ گۆڕانی کەشەوە، دووەم کەمکردنەوەی انبعاثاتی غازەکانەوە تەئثیر لەسەر گۆڕانی کەشوهەوا دەکەن لە چەند سەکتەرێک. بەڕاستی بۆ ئەم مەبەستە بۆ جێبەجێکردنی ئەم هەردوو هەدەفە بەڕاستی دوو پلانە سەرەکیمان هەیە. لۆکەڵ ئەدەپتەیشن پلانمان هەیە، ئەوە پلانی خۆگونجاندن بە هەماهەنگی لەگەڵ منظمة UNDP برنامج UNDP أو بلان ما عن درسكر. طبعا سي سكتر السلاكي دقرت سكتري كشتوكالا أو بايودايفرسيتي لك الإيكو سيستم. لو بلانا تقريبا بيستونه بروجة ما عندنا أو بروجة ميزانية وجهاتي بابلين تنفيذي محمود يار كردية لو بلانا. طبعا هو دبت وكو فرصة بورقرتني فند لبابلين مجتمعي دولي لمنظماتي دولي شكي أو دوكيمنتا هاتيا درس كردن بهاوكاري وهماهنجي لقل منظماتي دولي وكو UNDP. بلاني دوان براسي بلاني كم كردنويا بيدلين نسراوة بلاما locally appropriate mitigation action أو بابلين بلاني وأكشني كم كردنويا انبعاثات لشان سكترك دقرت سكتري كهرباء، سكتري نفط وغاز، قواستنوية، باشماوية، دارستانة أو حمي سكتر كان دتوانين بو سكترانا كم بكن انبعاثاتي خم. أو بلاناني كداتان ناو دستان كردو بجي كردني. براستي بلاني لا توابوا إطلاق ما كرديها. ما تعميم كريه لسر حمو وزارة كان هما هنجي هاي مال لقل منظمات بورقتني فانتو جي كردني أو بروجي كان هاتو لأنه بلانكي. طبعا باتشتي باجي براستي أما وكو حكمتي هريمي كردستان زور بروجي لو بلاني خوغنجان براسي جيبجي كرديا ودبدا وكو خطوي بو بيش بو خوغنجاندن لقل قراني كشهوا. بلاني براستي لاما هشتا تاونا بو لمرحلة نهائية إن شاء الله خلال بابلين أو سيشار ما قد بيت أوجي تعادبت وأوجي إطلاق دكين إن شاء الله، وإن شاء الله أوجي جيبجيكين. بله بەڕێوەچوونی پانێڵی لەم شێوەیە کە ئەمڕۆ بەڕێوەچوو لە زانکۆی نۆڵەج تا چەند گرنگە و سوود بەخشە؟ بەڕاستی ئەو بەعامی بەڕاستی ئەمە باس بکەین سپسیفیکلی با بڵێن جامعەی نۆڵەج زۆر گرنگە مؤسساتی حکومی لەگەڵ مؤسساتی ئەکادمی دانشن گفتوگۆ بکەن لەسەر کێشەکانی وەکو گۆڕانی کێشێکی گەورەی وەکو گۆڕانی کێشەوە. بەڕاستی ئەمە وەکو دەستەی ژینگە ئێستا پلانمان هەیە بۆ هەڵسانگاندنی لە دەستدان و زیانەکانی لەسەر هەرێمی کوردستان. زۆر گرنگە ئەمە بە ئیستیفادەی لە مامۆستای زانکۆی بکەین بۆ دیراستکردنی ئەو بابەتانە ئەوەی علاقەی بە بابلین لۆس ئاندەمج لێ دەستدان و زیانەکانی لەسەر هەرێمی کوردستان. لەبەر ئەوەی مؤسساتی بابلین ئەکادمی لەگەڵ حکومی زۆر گرنگە پێکەوە دانشن و ئیش بکەن و پلان و استراتیژیەتیش دان پێکەوە. دەستەکانت خۆش بێت و زۆر سپاس.